کاتی ئەوە هاتووە ئەمریکاییەکان سەرۆکی داهاتووی خۆیان هەڵبژێرن بەڵام بەپێی جیاوازی زۆری نێوان دوولایەنەکە و بانگەشە گەرمەکانی کەمپینەکان سەرۆک کۆماری داهاتوو دەبێت هەندێک شت ڕوون بکاتەوە. زۆر ئاساییە هەڵبژاردنەکان کاردانەوەیان لێ بکەوێتەوە ئەم کاردانەوانش زۆر قورس و کاریگەری زۆری لەسەر ئەمریکیەکان دەبێت. ئێوە بۆ ئەنجامدانی کارێک وەرگیراون و ئەمریکیەکان دەزانن ئەوان ئێوەیان بۆ بە کردەوەکردنی ئەو شتانە وەرگتووە لە درێژایی کەمپینەکەدا بانگەشتان بۆ کردووە. بیل گالستۆن ڕاوێژکاری پێشووی سەرۆک کۆمار کلینتۆن دەڵێت ئەگەر ترامپ هەڵبژێردرێت دەبێت نیشانی بدات دروستکردنی دیواری سنووری لەگەڵ مەکزیک چەندی تێدەچێت. ترامپ دەڵێت ئەو دیوارە 12 ملیارد دلار تێچووی دەبێت بەڵام بەراوردە سەربەخۆکان دەڵێن دەرچووی دروستکردنی ئەم دیوارە نزیک بە 40 میلیۆن دلار دەبێت. ترامپ دەڵێت مەکزیک ئەم پارەیە دەدات بەڵام زۆرینەی لێکۆڵەران دەڵێن ئەوە زۆر دژوارە. هەوشێوەی ترامپ هیلاری کلینتۆنیش وەک سەرۆک کۆمار دەبێت ئەوانەی وتوویەتی بەکردەوە ڕوونی بکاتەوە. کلینتۆن سەبارەت بە سیاسەتی بنەماڵی منداڵان قسەی کرد هەروەها سەبارەت بە چاکسازی گشتگیری کۆچبەران قسەی کرد. ئەمانە هەموو شتگەلێکن کە ئەمریکیەکان ئەو بە بەرپرسی ئەنجامدانی دەناسن. بەڵام کێشەکە ئەوەیە کە دەرچووی ئەم بەرنامانە چۆن دابین دەکرێت. ئێمە لەگەڵ سەرۆکی کۆمیتەی سربەخۆ بۆ بودجەی فەدراڵ قسەمان کردووە. بۆ وێنە دانالد ترامپ بەڵێنی داوای یارمەتی کۆمەڵایەتیەکان وەکو خزمەتگوزاری تەندروستی بەردەوام دەبێت یان هێلاری کلنتن بەڵێنی داوە باجی ئەو بنەماڵانی کە داهاتی ساڵانەیان لە ژێر 250,000 دلار زیاد نەکات بەڵام ئەوەندەی کە ئەوان دەیانەوێت خەرج بکەن بە تەنها بە باجسەندن لە دەوڵەمەندەکان پڕنابێتەوە. مەگینس دەڵێت سەرۆکۆماری داهاتوو دەبێت لە بواری ئابووریەوە دەستکەوتی زۆری هەبێ ئەمە هەر ئەو بوارەیە کە هەندێک زۆر لە ئەمریکایەکان نیگەران و تووشی لە ڕاوکێ دەکات. بەڵام جگە لە کێشەی نابەرامبەری داهات گەورەترین کێشەی ئابووری وڵات قەرزی زۆری وڵاتەکەیە کە گەیشتۆتە 20 تریلیۆن دلار. هیلاری کلنتن ڕۆژی ئێستا ناگۆڕێت بەڵام ترامپ خراپتری دەکات هەر بۆیە گەر ئەو دوانە پێکەوە بەراورد بکەین کلنتن باشتر دەردەچێت بەڵام هیچ کامیان پلانی تەواویان بۆ داهاتوو نییە و نمرەی دەرچوون وەرناگرن. کۆمیتەی سربەخۆی بودجەی فدراڵ دەڵێت پلانەکانی ترامپ 5 تریلیۆن دلار و پلانەکانی کلینتۆن 200 میلیارد دلار بە قەرزەکانی ئەمریکا زیاد دەکات. لە هەمان کاتدا هیچ کامێکیان هیچ بەرنامەیەکیان بۆ کەمکردنەوەی ئەم قەرزانە نییە. بەڵام دوای یەک وەرزی هەڵبژاردننی پڕ لە قسە و باس و بانگەشەی ئەوە کە شاید هەڵبژاردنەکە گەزەی تیا بکرێت دەنگدەرانێکی بێ بڕوا و کۆنگرە ڕەنگە گەورەترین کێشەکانی سەرۆک کۆماری داهاتوو بن.